هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆتایی بە خولی پەروەردەیی نەوەکانی پێغەمبەر هات. سکرتێری ڕێکخراوی قوتابیان دەڵێت ئامانجمانە لە وەرزی هاویندا منداڵان بە پەروەردەیەکی ئیسلامی سەردەمیانە پەروەردە بکەین و هەر بۆیە بە ئامانجی سوودوەرگرتن لە کاتەکانی پشووی هاوین خولی نەوەکانی پێغەمبەر لە سەرجەم ناوەندەکان ڕاگەیاندرا. دانجی کۆتایی خولی نەوەکانمان ئەنجامدا کە یەکێکە لە خولە پەروەردەیەکانی ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ئێمە ئەوەی جێی دڵخۆشی ئەم ساڵ لە تەواوی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان زیاد لە 15 خولی پەروەردەیمان لە هەولێر، لە سلێمانی، لە هەڵەبجە، لە شارەزور، لە تانجەرۆ، لە دەربەنیخان و گرمیان و ڕانی و پشدەر و کۆیە و سۆران بەڕێ کردووە. کۆی خولەکان ئامانجمانەوەیە کە قوتابی و خوێندکار هان بدەین پەروەردەیان بکەین بە پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی کە لە پشووی خوێندن لە پشوەکانی هاوینە کە فەراغێکی زیاتریان هەیە لە پاڵ وانەکانی قوتابخانە وانە ئاینەکانیشان هان بدەین، لەگەڵەوەشدا فێریان بکەین، ئاشتیان بکەین بە ڕێزگرتن لە باوک و دایک لە ژینگە لە وڵات خۆشویستنی نیشتیمان کە ئەمەش ئەرکی ئێمە. قوتابیان و بەشداربوونیش خولەکەیان بە ئاهەنگێک بە پایان گەیاند. سارا خاتونیش وەک بەشداربوویەکی خولەکە کە تێیدا خوێندنەوەی قورئانی پیرۆز فێر بووە، چەند ئایەتێکی قورئانی پیرۆزمان بۆ دەخوێنێت. بەڕاستی من زۆر سوپاسی خوڵینەوەکانی پێغەمبەر دەکەم، بەڕاستی زۆر قورئانێک فێر بووم. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه. راسي تبارا دەستخۆشی لە خوڵینەوەکانی پێغەمبەر دەکەم، دوای بەردەوانیان بۆ دەخوازم. دایک و باوکانیش سوپاسی ناوەندی هەولێری ڕێکخراوی قوتابیان دەکەم بۆ هۆها خولێک و دەڵێ منداڵەکانمان سوودێکی باشیان لێبینیوە. وەڵڵا زۆر باش بوو، زۆر ئیسفادەیان لێ کرد، ڕەوشتیان زۆر باش بوو، لەوەی باشتر بوو کە لە کۆڵانەکان بن و تربێتی و ڕەوشتی ئاینیان وەرگرت، یعنی ئیسفادەی زۆریان لێ وەرگرت. ڕاستی پێشەشی ئەرچ شانمانە وەکو موسڵمان پێشی ئەوەی لە خەمی پەیداکردنی بشێوی ژیانمان بی لە بۆ منداڵەکان، پێشی ئەوەی خەمی دوا ڕۆژمان بی پێویستە خەمی دوا ڕۆژە قیامەتمان بی، خەمی ئەوەی بی بزانین کو لە قیامەتدا لە ڕۆژی دواییدا کو جوابی خی پەروەردیگار دەدەینەوە کاتی خی پەروەردیگار پرسیارمان لێ دەکات لەبارەی ماڵ و منداڵمان، لەبارەی کەسوکارمان کو پەروەردەمان کردینە لە پاش خۆمان کاتێک ئەمە وفا دەکەین و کۆز دەکەین بزانین ئایا نەوەیەشی باش بووینە لە بۆ ئەو ناڵەکەم لێرە و بەڕاستی ئیسفادەشی باشیان کرد. خی گەورە دەزانداتەوە داواکارین، خی گەورە سەر کەوتویان کەوە داواکاری لە ساڵانی ڕابردووش ئینشاءڵڵا خوڕی لەو شێوەیە بەردەوام بێ پشتیوانی خی گەورە. سونشی ئینسان ئەگەر بێت و بە پەروەردەیەکی قورئانی پەروەردە نەبی لە شوێنی دیکە خۆی دەبینیتەوە و کە لە شوێنی دیکەش خۆی بینیتەوە ئەوە حتممان لە دەستمان دەردەچین دوایش پێمان نایەنەوە سەرخەت. ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە بایەخی تایبەتی بە پەروەردەی ڕۆڵەکانی دوا ڕۆژداوە و لەو چوارچیوەیە ساڵانە 3000 قوتابی لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان لە خولە پەروەردەیەکانی ڕێکخراوی قوتابیان سوودمەند دەبن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.